هەر لە هونەرە بەرگریەکان بەڵام بۆ کچان ئەم کچە پاڵەوانانە بەشداری پاڵەوانێتی عەرەبی دەکەن لە ئیمارات کە کچە یاریزانی یعنی پێشمەرگەی سلێمانین و بە نوێنەرایەتی عێراق دەچن بەشداری ئەو پاڵەوانێتیە دەکەن. لە ئیمارات پاڵەوانێتی یانەکانی عەرەبی بۆ کاراتی بەڕێوە چێ یعنی پێشمەرگەی سلێمانیش وەکو پاڵەوان لەوێ نوێنەرایەتی عێراق دەکات. لەم راپۆرتە ڤیددیۆیە دەیبینین کە تیمە کچانی کاراتیانی پێشمەرگە لە ئامادەکاریەکانیان بەردەوامن بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتیەکەدا کە بەرپرسانی یانەی پێشمەرگە لە نزیکەوە چاودێری دەکەن. پاڵەوانێتیەکە لە مانگی دوو لە ئیمارات بەڕێوە دەچێت کە تەواوی ستافی یانەکە ڕێنمایی و هەن یاریزانەکانەدەن کە ئەوان نوێنەرایەتی چیانی پێشمەرگە و چ عێراق دەکەن بۆیە پێویستە بە ئاستێکی بەرزەوە بەشداریکەن و ئەنجامیکی باش بەدەستبێنن لەسەر ئاستی یانەکانی عەرەبی. نوێنەری وڵاتێکن دوایە وەستەرە لە ناو وڵاتەکە نوێنەری کوردستان ئەگەر دیکەیتەوە زۆر زۆرە لەبەرەوە هەموو چاوی لێەوەیە نەویاریەکان هەمووی نەخوین باشترە لەبەرەوە ئەم ماوەیە بیرکان هەموو خەنە لە ئەم یاری و مدەڕیفانی لە خۆڵەتیا قەحەکان هەیە باش شتێکەیە عێراق بۆڵێ دڵێت ئێمە بەڕاست کە دەستنیشانان تیشمان کردووە هی ئەوە بوو کە دەستنیشانمان کردووە خۆی